جوتیارێکی دەڤەری ئاکرێ و بۆ ساختکردنەوەی بەرووبوومەکەی هاتۆتە گومرگی کشتتوکاڵی هەولێر. ئەگەرچی بەرهەمەکەی پیازێکی خاوێن و جوانە، بەڵام لەم وەرزەدا ئەو پارەی بۆ ناکات کە خۆی دەیەوێت. ئاگداری هەناردەکردنیش نەبووە بۆ دەرەوە. بما فلاحەکە 300 سەرە بچیت یعنی خسار نابین. هدی مصرفی گران بین، هدی عمل بگیرین هم خسار نابین سروا. بس نوکه ورزی پیازیه زوره همه منطقه که آکر بیجال هولیر بیجار خیم مخمیر بیجار او منطقه هم زوره جاد مشکل پیاز گله که زوره جبر هنده یادا بازیه. ئێرە هۆبەی چاودێری کشتتوکاڵی هەولێرە. ئەو کەسانی دایانەوێت بەرووبوومی کشتتوکاڵی بنێرنە پارێزگەکانی عێراق بە مەبەستی ڕێگەپێدان دەبێت سەردانی ئێرە بکەن. لە 1/6 تاوەکو ئێستا نزیکەی 12,700 بار هەڵگر مۆڵەتی پێدراوە بەرووبوومی کشتتوکاڵی هەناردە بکات. طماطە فلفل بێتنجان بوتەیتە بەتاتە و پیاز و تەماتە و بیبەر و باینجان دەبین بۆ پارێزگاکانی خوار و عێراق و دەیفرۆشین. مامەڵەی ئێرە زۆر باشە لەگەڵمان و دەستیان خۆش بێت. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر هاتۆتە بازاڕەکە و لە بەرهەم و کوالێتەکەی دەکۆڵێتەوە و دەڵێت ئەم ساڵ بەشی خۆبژێویمان بەرهەم هێناوە. بەسپاسەوە بۆ هەوڵەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بە کۆشی جەنابیان توانرا کەوالێک تێگەیشتێک دروست بێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لە چوارچەوەی ئەو لێ تێگەیشتنە ئێستاکە بەرهەمەکانی براجوتیاران بن پێ ناکرێت. بەرهەمەکانی براجوتیاران دەتوانین ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن پاشەوەی کەوا پێداوی سینا خۆمان پڕ دەکاتەوە. خواستی زۆری لەسرە چونکە لە ڕووی کوالیتیەوە کوالیتێکی بەرزی هەیە. سەرڕای ئەوەی کەوا سەبەتەی خۆراکی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستانمان پڕ کردوتەوە ئێستا لە وڵاتانی کەنداویش خواست لەسەر بەرهەمەکانمان یەکجا زۆر هەیە. لە ڕابردوودا هەر جوتیارێک بویستە بەرووبوومەکەی بنێرێت بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئەوە لەلایەن بازگەکانەوە بڕی 1500 دۆلاری لێ وەرتەگیرا و هەندێک جاریش بەرووبوومەکەی لێ خەسار دەکرا. ئەمەش زەرەرێکی زۆر بوو بۆ جوتیار. لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان کێشەی ئەو جوتیارانە چارەسەر کرا کە دەیانویست بەرهەمەکەیان بنێرن بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ئێستا ڕۆژانە بە نووسراوی فەرمی وەزارەتی کشتتوکاڵ تەنیا لە هەولێر زیاتر لە 300 بار هەڵگر بەرووبوومی جوتیارانی کورد دەڕواتە دەرەوە. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.